مەسرور بارزانی دوا کارتی سوتاوی بەکاردەهێنێت. ئەو پیلانەی سەرۆکی حکومەت چی بوو کە شکستی پێهێنرا و کەوتە سەر ئەژنۆ؟ ڕۆژ دوای ڕۆژ مەرامەکانی مەسرور بارزانی دژی یەکێتی و زۆنی سەوز دەردەکەوێت و هەر کارێک لەلایەن ئەو حزبەوە بۆ سلێمانی و خەڵکەکەی بکرێت سەرۆکی حکومەت و هاوهەڵوێستەکانی دژایەتی کراوە. لە دوای چاکسازیەکانی یەکێتیەوە باڤڵ جەلال تاڵەبانی دەیان پرۆژە و کاری پێشکەش بە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان کردووە و سەرقاڵی ڕێخستنەوە و خزمەتکردنەوەی زۆنەکەیەتی و پرۆژەی ئاشکردنەوەی سلێمانی ڕاگەیاندووە. بەڵام مەسرور بارزانی ویستی گەمارۆ بخاتە سەرزۆنی سەوز و خۆشی وەک پاڵەوان و ڕزگارکەر پیشان بدات، بەڵام پیلانەکەی شکستی پێهێنرا. سەرۆکی حکومەت ویستی لە ڕێگەی کەسێکی هەڵاتوو با سیناریۆی پۆبجی ناوبانگی دەستگا ئەمنیەکانی یەکێتی لەکەدار بکات، بەڵام هەرزوو هاوپەیمانان با پشتیوانی زیاتر و هەنا بۆ بردننی حکوومەتی فیدراڵ بۆ ئەو هێزە لە چالەکیەکانی ڕوبەڕووبوونەوەی تیرۆردا ئەم جارەش کارتەکەی مەسرور بارزانی بە سوتاوی فڕێدرا. سەرۆکی حکوومەتەکەی پارتی بەوەوە نەوەستا و دەستی بر بۆ پەیوەندی هەواڵگریەکانی نێوان یەکێتی و پارتی و پچڕاندی مەرامی بوو خەڵک لە یەکێتی تووڕە بکات و لە ڕێی دەستگا هەواڵگریەکانەوە پێکدادان لە زۆنی یەکێتیدا دروست بکات. جارێکی تر پیلانەکەیان سووتاند و حکوومەتەکەی ئیفلیج بووە و خۆشی کەوتۆتە سەر ئەژنۆ. بۆیە ئێستا دەیەوێت لە ڕێی پەیج و میدیا سێبەرەکانیەوە قسا بە یەکێتی و سەرۆکەکەی بڵێت، بەڵام لەلایەن خەڵکەوە وەڵام دەدرێت و مەرامەکانی بەتاڵ دەکرێتەوە و پێگەی یەکێتیش ڕۆژ دوای ڕۆژ لە فراوانبووندایە لەسەر ئاستی هەرێم و عێراق، لەسەر ئاستی نێودەوڵەتی و لای هاوپەیمانانیش گرنگی زیاتری پێدەدرێت.